ئەگەرچی هیچ حاڵەتێکی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی و هەرێمی کوردستان تۆمار نەکراوە، بەڵام تەندروستی ئامادەکاری خۆی دەکات. ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئاستی پارێزگای سلێمانی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە دەستی پێکردووە و نەخۆشخانەیەکی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە دانراوە. ئەم نەخۆشخانەیە بە شێوەی تەواو لە کەرەستەی پزیشکی و دکتۆر و کەسانی تایبەتمەند و پسپۆڕ ئامادە و سازە وەر حاڵەت و گومانێکی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی. ئێمە هەموو ئامادەکاریی خۆمان کرد هەم لە گلدانەوەی ئەو کەسانی کە دەگەڕێنەوانێ لە وڵاتی ئێران و هێشتنەوەیان بۆ ماوەی 14 ڕۆژ بۆ ئەوەی بتوانین تەلەماوەم 4 ڕۆژاگەر هەر نیشانێکی گوماناوی هەبوو چاودێری ورتر و بە دواداچوونی ورتریان بۆ بکەین. هەروەها هەر لە یەکەم ساتیشەوە ئێمە ئامادەکاری تاوامان کردووەکو پلانی بی ئەویش بە ئەوەی کە بتوانین نەخۆشخانەیەکی تایبەت بۆ هەموو ئەو حاڵەتانی ئەگەر هەبوو گومان لێکراو بوون یاخود خوا نەخواستە تۆمارکراو هەبوو بتوانین بە ستافێکی تەواوی پزیشک و پێداویستی پزیشکیەوان و هەروە پزیشکی پسپۆڕیش بۆ بابەتە بتوانێت بە دواداچوونی ورکاوە خۆشبەختانەش وەکو وەزارەتی تەندروستی ئاماژەی پێیە ئێستا ئێمە کیتی فحسکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنامان هەیە کە دەتوانین فحس بۆ کەسەکانە بکەین کە پێویستە و بەپێی ئەوەی کە پزیشک بڕیار دەدا کە پێویستی یان پێویستی پێی نییە. هەروەها گرنگترین شت ئەوەیە هەر کەسێک هەموو کەس دڵنیا بکەینەوە کە هیچ حاڵەتێک نییە. هێشتا هەرێمی کوردستان لە قۆناغی ڕێنماییدایە و وەک پزیشکان دەڵێن حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنامان نییە، بەڵام پێشوەختە دەیانەوێت ئەم ڤایرۆسە بڵاو نەبێتەوە. 38 دەوڵەتی جیهان گیرۆدەی ئەم ڤایرۆسەن کۆڤید-19 کۆرۆنا. حکوومەت و وەزارەت و بەڕێوەبەرایەتە گشتەکانی تەندروستی هەمووان دەیانەوێت باشووری کوردستان بە دوور بێت لەم ڤایرۆسە. داواکارن لە هاوڵاتیان پابەندی ڕێنمای ڕسمیەکان بن و خۆیان بە دوور بگرن لە هەموو هەواڵێکی چاواشەکاری. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.